بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵین کە لە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی دەرەوە یاریگا لەگەڵ هاوکارانی زێدە ئایزم دێنەوە خزمەت هیوادارم هەتا دوا کۆمنت و دوا سشۆفی بەرنامەکە هاوڕێ بن و لەگەڵمان بن. خۆشەویستانم دیارە شەوی ڕابردوو لە جامی شای ئیسپانیا یانی ریال مەدریت لەسەر دەستی یانەی ئاتڵاتیک بیلباو یانەکەی هەرێمی باسک ئەو تیپەی کە جگە لە یاریزانی هەرێمی باسک پشت بە هیچ یاریزانێکتر نابەستێت توانی لە خولەکی 89 بە گۆڵێکی کوشندە لە یانەی ریال مەدریت بباتەوە سەرکەوتن بۆ یاری پێش کۆتایی جامی شای ئیسپانیا مسۆگەر بکات. هاوکات ڕخنەیەکی زۆر لەو یاریە لە کارلۆ ئەنچلۆتی گیرا بەهۆی ئەنجام نەدانی گۆڕانکاریەوە بەهۆی ئەوەی کە هازار نزیکی 8 خولەک ڕایەنانەکە بەڵام ئەنچلۆتی یاری پێ ناکەوە. لە هەمان کاتە قسەیەکەین لەسەر دەرکردنی پاریس سان ژەرمانیش لە جامی فەڕەنسا مەتەوەریەکەی بەرنامەکە بە تەوری دوو میشتایبەتەوە بە کۆتایی هاتنی مێرکاتۆ گەر چەندێک فریا کەوتین و هاوکات خۆلوێکردنەوەی بەشێک لە یانەکان نێوانیان دایانی بە شتۆنەکە دیارە لە دوای ئەنجامدانی گرێبەستی ئەلڤێز و فیران تۆرێس و ئادەمە تراوری ئۆبامیانگیشی هێنایە ڕیزەکانی کە دەیەوێ ئامانجی بە شۆنە لە قۆناغی دومی لالیگا چییە بێ لە قۆناغی دومە ئەوێ چی بکە. پێشە غەفور لەگەڵما بێت لە ستۆدیۆ پێشەنگیان زۆر بەخێر بێ خۆشحاڵم کە بەیەکەوە جارێکتر و هاوکات لە شاری هەولێری خۆشەویستیشەوە زۆر بەڕێز برای عزیزمان داراوان حەمە پاشکەمێکتر لەگەڵمانە بێ شۆڤەی ئەم بابەتە ناکەین. پێشەنگ لە تۆ دەست پێ بکەم. ریال مەدریت ماڵاوی کرد لە جامی شای ئیسپانیا چیت هەیە لەسەر و ئاستی ریال؟ ئەنچلۆتی لە کۆنگرەکەی وتی خراپترین یاری وەرزمان پێشکەش کرد. تۆ چیت هەیە لەسەر ئاستی ریال لەو یاریە؟ بەناوی خوا دەست خۆش گۆران گیان ئەڵبەت ماڵاوایکردنی ریال مەدریت لە جامی شا شتێکی تازە نییە لە ڕابردوو شامە زۆر بەسەر ویانەیە هاتووە جیاوازتر لەوەی کە بۆ نمونە لە خولدا ریال مەدریت هەمیشەیەکێک بۆ لەو یانانەی کە پاڵێوراوی سەرەکی برنەوەی نازناوەکە بۆ لە جامی شا توانم بڵێم هیچ کات دۆغ لەبار نەبووە بۆ ئەم یانەیە سپی خۆی تێدا تاو بدات و بتوانێت بە نازناوەکە بگات. ئەڵبەت خوێندنەوە بۆ یاری ئەتلەتیک بلباو ئەتوانم بڵێم پشکی سەرەکی شکستی ریال مەدریت بۆ کارلۆ ئەنچلۆتی ڕایەنەرە گەڕێتەوە. نەگەوەی بڵێن ئەم ڕایەنەرە ڕایەنەرێکی خراپە بەڵام ئەکرێ بڵێن خوێندنەوەیکی باشی بۆ داغڵبوون بۆم یاریە نەکرد بەوەی کە پێکاتێکی گونجاو بەرامبەر تیپێک کە ناوی ئەتلەتیک بلباوە و لە دوای بەرشەلۆنەوە خاوەنی زۆرترین نازناوی جامی شای ئیسپانیا کە 23 نازناوە و 4 نازناویش لە پێش ریال مەدریدەوەیە و ڕایەوەی لە 1993 بۆ 4 نازناوەکەی بەدەستنێنەوە. بەڵام هەمیشەیشە بۆ لەو تیپانەی کە لە جامی شا و لە خولی ئیسپانیشدا ئەتلەتیک بلباو تیپێکی ئەتوانین بڵێن بەڕێزیە و دوو خولە بووە و هەمیشە ڕکابەر بووە بۆ دەوروبەرەکەی. کارلۆ ئەنچلۆتی ئەم پێکات ئەکید کارلۆ ئەنچلۆتی هەروە خۆی دەڵێ کە لە نەبوونی بەنزیمەدا کە بۆی پێکانەوە بەشداری نەکرد بەری وەهمی یاریمان کرد کە ئەتوانین بڵێن ئەسینسۆیە ئەمە و هەڵەیە بوو کە نەدەبوو بیکە. بۆچی؟ لەبەرەوەی پێشتر بەم پێکاتەیە لە هیچ یاریشی دیکە دەرنەکەوتووە بۆ تەنها یاریە کە قۆناغی 16 جامی شای ئیسپانیایەوە تۆ ڕاستەوخۆ بە سەرکەوتن سەرەکەوی بۆ قۆناغی دواتر و بە شکست خواردن ماڵاوی دەکەی دەبوو زیاتر تەرکیزت لایەوە بۆیە کە لانی کەم سەرڕایەوە یۆڤیز ناتوانین بڵێن بە بەنزیمە بەراورد دەکرێت بەڵام بوونی یۆڤیز لەو یارەدا گرنگتر بووە لەوەی ئەسینسۆ یاری بکات. بۆچی؟ لەبەرەوەی ئەسینسۆ لە یارەکانی دیکەشدا وەکو یاریزانێکی سەرەکی مامەڵەی لەگەڵدا نەکراوە. ڕاستە ناو بەناو لە پێکاتەی سەرەکی بینیومانە بەڵام یاریزانێ نەبووە بڵێن بەردەوام لە پێکاتەی سەرەکی بێت لە مەحوەری خۆشیە. چ بگا بۆی کە تۆ لە مەحوەرێکی کێیە کە ناوەندی هێرشبەرانە پشتی پێ یاریکی گرنگی وهایە لە یاریکی گرنگی وایە تۆ ینی ئەوەندە نابێ ڕوبەڕووی ئەم تیپە بوویتەوە و مارسیلینۆ گارسیاژە توانین بڵێن ڕایەنەرێکە کەم تا زۆر لە ڕایەنەرایەتیە توانیوێتی سەرکەوتوو بێ لەو وەرکانی کە پێی سوێردراوە لەگەڵ یانەکان بەتایبەت لە یانەکانی ئیسپانیا. بۆیە ئەتوانین بڵێن لەم جەنگەدا ئەوەی کە سەرکەوت مارسیلینۆ گارسیا بوو بە پێچەوانەوە ئەنچلۆتی شکستی خوارد
ئەنجامەکەشەوە بوو کە ماڵاوی لە جامی شاکرد سەرڕاوی ئەمە بڕوام وانە ڕیال مەدرید لە دەستپێکی وەرزەوە کە هاتوۆتە ناو کێبڕچیەکان تەمۆحی یەکەمی بردنەوەی جامی شا باشە پێشەن یعنی ئێمە بۆ قسەیکتر نەکەین یعنی ڕیال مەدرید دەسەر لە دوو خولی گەورە کێبڕکەیەکە لە خولیانەکانی ئیسپانیا من لەگەڵ هات جەناب تا دانیشتوم وتم بەڕێژێکی زۆر ڕیال نازناوەکەی بەدەستەهێنێ یعنی لە چامپیۆنز لیگ لەم وەرزای ئاستی بەرزی پێشکەش کردووە یعنی بە یەکەمی کۆمەڵگەی گەیشتووەتە قۆناغی داهاتوو یعنی بۆچی یعنی ئامانجی ڕەنگە ئامانجی سەرەکی ئەنچلۆتی برنەوەی جامی شای ئیسپانیا نەبێ یعنی بۆ ئەو هەموو ڕەخنەی لە دوای یاریەکە بژیرێ لە کاتێکا ڕیال مەدرید یعنی حاڵی باشە لە خولی ئیسپانی پلەی یەکەمە چێبڕکەی نازناوی چامپیۆنزیەکە یعنی لە دەرکردنی لە جامێکی وەکو جامی شاب بۆ بێتە ڕەخنەیەکی گەورە بەسەر ئەنچلۆتیەوە من بڕوام وانی هێندە چۆنەڵێ وەکوتم ڕیال مەدرید لەگەڵم دۆخەیە لە جامی شار ڕاهاتووە و ئێمە بەردەوام بینیمانە لە قۆناغی زووتریشە ماڵاوای کردووە بە تیپی چۆنەڵی ئەهۆنتر و ئازنزمتر و لاواستر بۆیە ئەکرانە دەرەوەی لاری ئەم شەوە و ماڵاوایکردنی کە بەتایبەت بانجامی گۆڵێکی بێوەڵام شکستی خواردووە و لە نەبوونی بەنزیمەیە کە ئەنچیلۆتی پێی وایە هیچ هێرشبەرێکیانەکەی ناتوانێت جێگەی بگرێتەوە ڕەنگە شتێکی ئاسایی بێت زۆر باشە ڕیال مەدرید لە حەکسەر ببەستمەوە بەیانەکەەوە دواتر لەگە کاکداڕۆنی شەباسی ئەم یاریە دەکەین ڕیال مەدرید لە قۆناغی دۆمە ئامانجی تەمان پێویستە تیپ لە قۆناغی دۆمە ینی درێژە بە ئازبەرزەی قۆناغی یەکەم بدا ڕیال مەدرید لە قۆناغی یەکەمە تقریبان ئاستی باش بووە ینی پلەی یەکەمی لا لیگا هەمان کاتا بڕینی قۆناغی کۆمەڵەکان بە ئاستێکی باش لە چامپیۆنز لیگ قۆناغی دووەمە بێ ئیدامە بەم ئاستە بەرزەی بە پێ دوایە ڕیال مەدرید ئەتوانێت ئیدامە بەم ئاستە بەرزەی بە لە قۆناغی دووەمە و ئایا ئیشبیلیا ڕکابەرێکی سەرچیە بۆ ڕیال مەدرید قۆناغی دووەمی هەموویانێک لە تەواوی پێنج خولە گەورەکەی ئەوروپایە و بە خولەکانی با بڵێن کیشوەرەکە شۆکەی ئەوروپا لیگ و چامپیۆنز لیگە پەیوەستە بە دۆخیانەکەەوە لە نیوەی دووەمدا یعنی نیوەی یەکەم من هەمیشە وتومە بۆیە لە بەرنامەی پێشووتری شاکاوڕانە بووم لەگەڵ تۆیە بۆی کە ڕیال مەدرید نازناوی خولی ئیسپانی ئەگلا کردوتەوە بۆ ئەوم گەڕاندەوە کە ڕیال مەدرید بۆ منە ئێستا کە تووشی دۆخێکاتوە کەریم بەنزیمە لە دەرەوەی پێکاتەکەیەتی ڤینیسیۆسی ژوەک پێویست ناتوانێت دەرکەوێت بۆ ئەم یاریزانە جگە لەوەی کە خۆی ئاستێکی بەرز پێشکەشەکە هاوکارە بۆی کە لەو هێڵەدا ئەوانی دیکەش سوود لەو فەراغانە بینین کە بەنزیمە دروستیەکە ئەمە ئەو قسەیە کە تۆ میشە لە نیوەی دووەمدا پێکانی یاریزان و چۆنەڵی دۆخیانەکانی دەوروبەر کە ڕکابەری لەسەر نازناوەکەکەن بۆ نمونە ئەگەر ڕیال مەدرید بە نمونە وەربگرین ئایا ئەتلەتیکۆ مەدرید لە چ دۆخێکا بێ ئیشبیلیا لە چ دۆخێکا بێ بەرشەلۆنە کەمتا زۆر لە چ دۆخێکا بێ ئەمە قسەکەیە بەڵام ئەوەی کە ئێمە تا ئێستا دەیبینین ئەوەیە کە بۆ نمونە بەنزیمە پێکانێکی درێژخایانی نییە دەتوانێت بگەڕێتەوە بۆ پێکاتەکە بۆیە چاوەڕوانی نیوەیەکی باشەکەین لە ڕیال مەدرید بەڵام من پێم وایە ئەرچی هەموویانەیە بە بەراورد بە نیوە یەکەم قورسترە بە ڕیال مەدرید و بە هەریانێکی ترەوکە بیاوێک کێبڕشێ بکە بە تایبەت لەسەر ئاستی کیشوەر کە بۆ نمونە ڕیال مەدرید هەمیشەیەکێکە لەو یانانەی کە چاوی لە بردنەوەی چامپیۆنز لیگە باشە یعنی پێشەن بە نەبوونی بنزیمە لە یاریشی چارنووسازی وهایە یعنی کێشە بۆ ڕیال مەدرید دروستە بێت لە کۆنگرەکەشە ئەنچلۆتی ڕاستەخۆڵێ ئەڵێ بەداخۆ ئێمە یاریزانێکی هاوشێوی بنزیمەمان لە پێکهاتەکەیان نییە یعنی ڕیال مەدرید بۆ تا ئێستا بیر لە جێگرەوەیەکی باش بۆ بنزیمە نەکردوێتەوە ئەو بینین یۆڤیچ لە 2009 یاریزانی ڕیال مەدریدە بەڵام هیچ یعنی هازار دەبینین هەشت خولەکی حماکە بەڵام ئەنچلۆتی پشتی پێ نابەستێ یعنی بۆچی ڕیال بیری لە جێگرەوەیشی باش بنزیمە نەکردوێتەوە تا ئێستا ئەتوانین بڵێن بیری کردوتەوە بەڵام بە شێوەیە لە شێوەکان سەرکەوتوو نەبووە لە گواستنەوەی هێرشبەرە ینی تۆ هەموو ئەوانەی کە ڕیال مەدرید لە ماوەی ڕابردووە هەوڵی گواستنەوەی یاوە لەلایەن یانەکانی ئەوە ما بڵێن پارێزگاریان لێکراوە بۆ نمونە هاالاندا و کلیان مەپاپەیە تا دوایی قسەکە ئەوەیە لە 2009ەوە کە ئەو دۆخە دروست بووە دۆخی کۆرۆنا یانەکانی لە مێرکاتۆ سس کردووە بۆ ئەوەی کە زەرەرێکی ئابووری گەوریان لێکەوتووە ڕیال مەدریدی ژۆگەریانێکی دیکە ئەمە جگە لەوەی کە وەکوتم ڕیال مەدرید بۆ نمونە یۆڤی جێناوە لەگەڵ ئینتراک فرانکفۆرت باشترین ئاسی پێشکەش کردووە بەڵام کە لەگەڵ ڕیال مەدرید ناتوانێت بۆ ئاستە دەرکەوێ ڕەنگە پەیوەندی بە تەکتیکی ڕایەنەرەوە بێ ڕەنگە پەیوەندی بە کەشوەوەی جیاوازی خولەکان بۆ نمونە لە نێوان ئەڵمانیا و ئیسپانیا بێ ڕەنگە هۆکاری دیکەی لە پشتەوە بێ ئەوەی کە بۆ نمونە لە داهاتووە ئەو هەنگاوانی کە ئەبینی ڕیال مەدرید ڕەنگە لە ئێستاوە خۆی بۆەوە ئامادە کاکە بەنزیمەش لەوە نزیگە بێتەوەی تو وردە تەمەنی زۆر هەڵکشێەوە بچێتە دەرەوەی ئەوەی کە
تیپێکی گەورەی وەک ڕیال مەدرید پشتی پێ بەستێ ئەوە بڕاشم وانە فلۆرنتینۆ پێرێز ئەوەندە سەرۆکێکی دەستەوەسان بێلەوەی کە نەتوانێت جێگرەوەیکی باش بۆ کەریم بەنزیمە لە داهاتوودا بۆ ڕیزەکانی بگوازێت. زۆر باشە. سەبارەت بە یانەی پاریس سان ژێرمان لە جامی فەڕەنسا ینی کاک پێشنگ پێشی چین سەر پاریس بزانم کاک داراوان حازرە بۆی لەسەر ڕیاڵمەی لەگەڵ شوێنەگرتووە کاک داراوان سپاس دەکەم سپاس بۆم دەرفەتەی کە بە پەیامت بەخشی جارێکتر لە خزمەت تابین سڵاو لێ بێ هیوادارم تەندروستی زۆر باش بێ لەگەڵ پێشنگ دەستپێکی بەرنامەکەمان سەبارەت بوو بە جامی شای ئیسپانیا و ڕیال مەدرید ماڵاوایی کرد یعنی بۆچی ڕەخنەیەکی زۆر لە ڕیال مەدرید بگیرێ لە ئەنچلۆتی بگیرێ لە کاتێکا بۆ نمونە دۆخی ڕیال مەدرید زۆر باشە لە خولی ئیسپانی لە چامپیۆنز لیگ دۆخی باشە لە خولی ئیسپانی بە ئەندازێکی زۆر دەتوانێت ئەمساڵ نازناوە کە بێتەوە کە دەرەوەی جامی شا معنی دۆڕانی پاڵەوانەتیشی قورسە لەسەر شانی ئەنچلۆتی. سەرەتا بەناوی خوای گەورە سڵاو لە تۆ و سڵاو لە کاکە پێشەنگ و تەواوی بینەرانی کەناڵی پێیام خۆی لە خۆیدا یاریەکانی جامیشا هەموو کات لە کات کۆتاییەکان یاری قورس بوونە بە تایبەتی لەو قۆناغەیەک لایکەرەوەکان یاری قورس بوونە هەمیشە و ڕیال مەدریدیش لەم قۆناغە بەرامبەر یانەیەکی گەورە یاری کردووە لەو جامەکە دووەم یانەیە کە زۆرترین نازناوی بەدەستێناوە لە دوای بارسا ینی خۆی لە خۆی داما ڕکابەرێکی گەورەیە و یانەکە ئەتلتیک بلباو پێشی ڕیال مەدرید بارسلۆنەشی دوورخستبووە خۆی لەوەیدا دەتوانین بڵێن ڕیال مەدرید دەرچوونی لە جامیشا بە حەجمی جامەکە و بە حەجمی ڕیال مەدرید و بە وەرزەی کە پێشکەشی کردووە دەتوانین بڵێن کە شتێکی ئاساییە چونکە ڕیال مەدرید لە دوو پاڵاوانتیکە ڕکابەری دەکا و شتێکی نۆرمەڵە کە لە جامیشا دەربکرێت کە لە نیانەکان دریش دەرکراون بەڵام ئەوەی کە جێی ڕەخنە بوو ئەوەی کە جێی ئەو باس و خواسەی ڕۆژنامە نووسان بۆ بکە ڕیال مەدرید تووشی ئەو بارودۆخە بوو بە نەبوونی یاریزانێکی وەکو کەریم بنزیمە یاخود نەبوونی ئاستی چەند یاریزانێک لە پێکاتەکە بۆ چکە تۆ لالیگات لە پێشە تۆ چامپیۆنز لیگت لە پێش ینی ترسی هاندەران و ترسی ڕۆژنامە نووسان لەوەدایە کە ڕەنگە لەگەر پاریس سەن ژێرمان تووشی کارەساتێک من ڕەنگە لەگەر پاریس سەن ژێرمان نەتوانن سەرکەون لە لالیگا لە یاریەکانی قۆناغی دووەم نەتوانن بەباشی یاری بکەن و لەو یاری حەسمەکان بتوانن ڕیال مەدرید نازناوەکەی گلا بکاتە بۆیە پێم وایە ترسەکە لێراوەدایە لەبەر ئەو هۆکارەیە کە ڕەخنێکی زۆر لە کارلۆ ئەنچلۆتیش گیرێ و دەتوانم بڵێم هۆکارێکیش بوو ئەگەر بە ڕێژەش بەریکەوێت بۆ چونکە پێکاتەکەی دەیتوانیم شێوازێکیکە یاخود پێکاتەیەکە دابنێت و خاڵێکی کەشەیە دەبێت ئەمە باسی لێ بکەینەوەی ژەوەیە کە ڕیال مەدرید لە دوایین 30 ساڵدا تەنها دوو نازناوی جامی شای بەدەستێنێت جامی شاش دەتوانم بڵێم جامێکی گرنگە لە وڵاتی ئیسپانیا تەنانەت بارسلۆنەش گرنگێکی تەواوی پێدا هەموو ساڵێک بۆەوە بلباویش بە هەمان شێوە بۆیەوەی کاوان دوو هەرێمن داوای سربەخۆی دەکەن و لە جامەکەش بە ناوی جامی شایە یعنی پێم وایە لە ڕووی سیاسیەوە جامێکی گرنگە لە وڵاتی ئیسپانیا بۆیە ئەگەر کاتێک ڕیال مەدرید دوور دەخرێتەوە یاخود ناتوانێت جامەکە بەدەست بێنێت تووشی ڕەخنێکی زۆر دەبێت دوویانە یاخود یانەیەکی هەرێمێک کە داوا دەکات جیاوێتەوە دەتوانێت جامەکە بەدەست بێنێت. زۆر باشە پێشەنگ غەفور قسەیەکی جوانێکی سەرەتایانی تۆ یاریزانێکی و کەریم بەنزیمە لە پێکاتەکە یاری ناکە ئەمە هەڵەی ڕاهێنەرەکە بەم شێوازە یاریەکە یعنی ئەکرێ بڵێن ڕیال مەدرید بۆ دۆڕا بکەین بە دوو بەشەوە بەشێکیان یعنی ئەکرێ بڵێن بەشێکیان بەشێکی زر و زەلامیان نەبوونی کەریم بەنزیمە بوو یاخود بەشە زۆرەکەی ئەو شێوازە یاریکردنە بوو کە ئەنچلۆتی لە یاریەکەدا پشتی پێبەست بۆ نمونە دەکرا شێوازی خۆی تێک نایە بۆ نمونە بنزیماریناکە لۆکایۆڤیچ لە شوێنی بنزیمە یاریەکەم و بە هەمان شێوازی یاریەکانی ڕابردوو یاریەکەم پێ دوایە یعنی کام بنزیمە زیاترەوە کاربووە شێوازی یاریکردن خۆی ئەمە لێرە لەو پرۆگرامی تۆش کە باسمان کرد ڕیال مەدرید دەستپێکێکی زۆر باشە بوو ڕیال مەدرید تیپێکی زۆر باش بوو ئامادەکاری زۆر باش بوو ینی دەتوانم بڵێم ئەنچلۆتی تیپێکی زۆر تۆکمەی دروست کرد بوو
وای کرد کە هەموو چاودێران هەموو ڕۆژنامەنووسان بڵێن کە ڕیال مەدرید یەکێکە لە پالێوراوان بۆ بەدەستهێنانی هەرسێ نازنەوە تەنانەت چامپیۆنز لیگیش بەربژێر کراوە بۆیە و ئاستە بەرزەی پێشکەش کرد بەڵام ئەوەی کە خۆمان ئەمە دەبێت شرۆڤەکاران بۆ شێوازە بێت کە کاتێک کە ڕاهێنەر باشە دەبێت باسی باشێ بکەین و کاتێکیش تووشی کێشە دەبێت یاخود هەڵەیەک دەکات دەبێت باسی هەڵەکە بکەین لە ئێستادا ئەنشلۆتی دەتوانم بڵێم وای کردووە کە تەنها و یاریزانانەی کە سەرەکینە ئاستی بەرز پێشکەش دەکەن بەهۆی ئەوانەوە دەتوانێت یاریەکان باتەوە کاتێک کە یاریزانێک وەکو ڤینیسیۆس ناتوانێت ئاستی بەرز پێشکەش بکات ناتوانێت ڕێگەچارەیەک نییە بۆی کە شوێنی ڤینیسیۆس بە یاریزانێکیکە پڕکاتەوە یاخود بە شێواز یاریکردنی خۆی بگۆڕێ وا بکات کە ئەوە کاریگەری لەسەر تیپەکە نەبێت یاخود یاری نەکردنی کەریم بنزیما بەدیلێکی هەبێت بۆ نمونە یۆڤیچ ئامادە بێت کاتێککە یۆڤیچ کاتێککە بنزیمە یاری ناکە یۆڤیچ یاری بکات یان بۆ نمونە کاتی ئەسینسۆ لە شوێنێک یاری دەکات سوودی هەبێت بۆ ڕیال مەدرید پێم وایە ئەمە ئێستا ڕەخنەیەکە لە ئەنشلۆتی کە ناتوانێت ئەو بابەتە چارەسەر بکات بۆیە پێم وایە ئەوە هۆکارێک بوو کۆی کە ڕیال مەدرید شکستی هێنا ناشبێت ئەوە لەبیر بکەین کە ئەتلتیک بلباو یەکێکە لەیانە باشەکان بە تایبەتی لە جامی شای ئیسپانیا و مارسیلینۆش ڕاهێنەرێکی زۆر باشە ناکرێت تەنها بڵێن ڕیال مەدرید زۆر خراپ بوو بۆیە ڕیال مەدرید شکستی هێنا دەکرێت بڵێن ئەتلتیک بلباویش یاریەکی نمونەیی پێشکەش کرد و توانی یاریەکە باتەوە بەڵێ پێشەن ڕاکێشان بۆ پرسیارێکی تقریبا جوان ینی ئەڵێ دارەوان هەماڵێ ئەنچلۆتی بەستوانیوێتی ئاستی یاریزانە سەرەکانی بەرز بکاتەوە یعنی هەر بە جدی وانە هەر بە جدی پێ وایە کە ڕیال مەدرید جێگرەوەی زۆر زۆر باش و ئەکتیڤی نییە پێ وایە ئەنچلۆتی تەنها کاری لەسەر 11 یاریزانی ناو یاریگا کردووە یاخود ئەمەوانی و ئەنچلۆتی جیازیەیە ئەوەی کە بۆ نمونە لە پێشوا زیدان پشتی پێبەست سیستەمی تەناوب ئەمە وای کردبوو کە یاریزانەکان هەمویان بە شێوەیە لە شێوەکان ئێمە لە یاریگایە زۆر بیان بینین و زیاتر ئاستیان ببینین و خۆشیان چۆن ئەڵێ هەست بە مرتاحیەوە بکەن تاوەکو ئاستی باشتر پێشکەشکن ئەخرە ئەمە نقطە جەوەریەکەی کامێ بێڵێن ئەوەی کە ئێستا ئەنچلۆتی پشتی پێبەستێ بۆ منە ئەم کۆمەڵە یاریزانەی کە بە سەرەکی لە زۆربەی یاریەکان بینین ئەمەتە بۆتەوە کار ئەو نیە تۆ هەر ئەگەر نمونەیەک بێنینەوە لە بابەتەکە دەرنەچین بۆ نمونە یاریزانە کاتێک لەسەر کورسیانەیەک بە یەدەکی پشتی پێبەسترێ بۆچی بیر لەوە کاتەوە بچێتە یانەیەکی دیکە بەجێی بێڵێ بۆی لەگەڵ هەڵبژاردەکە بۆ نمونە بانگێشتیەشێ لە پاڵاوانێتە گەورەکان بکرێتترە و پاڵاوانێتە لە سەراسی جیانی بیان لە سەراسی کیشوەری بە قسە کامەیە تۆ بۆەوەی ئاستی ڕاستەقینەی خۆت ون نەکەی پێویستە یاری بکەی واتە تەنها ڕایەنان بەس نییە بۆی کە یاریزانێک ئاستی ڕاستەقینەی خۆی ون نەکات ئەوەی کە بۆ نمونە هەر یاریزانێک پیاتێ پەڕێوە بە تایبەت دەستێرە گەورەکان لە نمونە هازاردیان هەر یاریزانێکی دیکە ئەوەیە کە بۆ نمونە کورسیە دەک ڕەنگە ئەوەندە نامۆرتاحی کە ئەگەر بشتێتە ناو یاریگاوە نەتوانێت واستە پێشکەشکا کە پێی ناسراوە بۆیە قسەکاوەیە ئەوەی ئەنچیلۆتی کە پێکاتەیەکی چۆن ئەڵی تا ڕادەیە توانین بڵین دیاریکراویەیە لەسەر جەمهێڵەکانە ئازانین پشتبەکیە بەستێ ڕەنگە لە پێکاتەیەکە کە ئێمە پێشبینی بۆ بکەین ئەوەی کە نایپێشین یەک دوو یاریزانە باقی یاریزانەکانی کە وەکو پێشوو بۆ نمونە یاری دەکەن ئەمەیە کە پێکاتەی سەرەکی ئەنچلۆتیە توانین بڵین پێکاتەیەکە کە ئەم ڕایەنەرە وا لێ دەکات تەنا بەمانە یاری بەرێتەوە بەڵام ئەگەر سیستەمی تەناو پەیڕەوکە ڕەنگە بۆ نمونە من هاوڕام لەگەڵەوەی کە هازار دەبوو لەم یاریە یاری بکە بە تێڕوانین لەوەی کە بۆ نمونە لە جامی سوپەرە توانیوێتی گۆڵێک لە ئەتلەتیک بلباو تۆمار بکە ئەمە بەسە بۆی ئەم یاریزانە سی قەومەتوانێکی بەخۆی هەبێ لەم یاریشە بتوانێت سپی خۆی تاو بداوە کاریگەری ئەرێنی لە سەرنجامی یانەکەی هەبێت بۆیە معنی ئەوەی کە ئەنچلۆتی ئەنجامیە لەم یاریەدا ئەتوان بڵێم شتێکی چاوەڕوان نەکراوە بە تایبەت تۆ یاریکردن بە ئیسکۆ نازانم شتێک نییە چاوەڕوانیەوەی لێ بکەی گۆڕانکاری ڕووبدات ئەوەندەی دەبوو جاتوان پێش بێمە بەرنامەکەش برادرێک قسەمانە کرد بێکەوتی هەر کاتێک ڕێڵمەی ئەنچلۆتی یاری پێکرد این ناچوو یاری پێکرد بێ ڕێڵمەی لەو یاریە سەرکەوتنی تۆما نەکردن ناچووشێکە لە زۆعفەکان بۆ ڕیال مەدرید نازانم بتر ئەمە چیە ئەمەیان بە ناچاری بوو کاک دەروان کۆتا قسەم لەسەر ریال بۆی بچینە سەر پاریسان جێرمان ئەو گلێژ لە پاریسان جێرمان هەیە لە جامی فەڕەنسا بەرامبەر نیس کرایە دەرەوە کۆتا قسەم حەزەکەم ڕای تۆرگرم قۆناغی دومی ڕیالمەی چۆنە بینی ریال مەدرید هیچ گرێ بەستی ئەنجام نەدا لە مێرکاتۆی زستانە یعنی هەموو تواناوزەی خۆی هەڵگرتووە بۆ مێرکاتۆی هاوینە بۆ گواستنەوەی
ئەگەر تەنها کیلیان مباپەی فەڕەنسیش بێ بەم یاریزانەوە قۆناغی دووەم قورسەوێ بۆ ڕیال مەدرید بە تایبەتی کە قۆناغی دووەم کاک داروان ینی کێبڕکەی زیاتری تایە ینی بەشێک لە یانەکان ئەیانەوێت دانەبەزن بۆ خولی پلە دوو بۆ نمونە ئاستی بەرزتر پێشکەشەکەن بەشێک لە یانەکان ئەیانە بگەنە یۆرۆلیگ بەش لە یانەکان ئەیانە بگەنە چامپیۆنزی کەواتە دۆخی ڕیال مەدرید چۆن ئەبێ لە قۆناغی دۆمە کە یاریەکان بەردەوام ڕوبەڕووی زەحمەتی زیاترە بنەوە تا هەفتەکان بچێتە پێشەوە و نزیک بێتەوە لە کۆتایی یاریەکان قورسترە بێ پێ دوایە ڕیال بەم یاریزانەوە توانێت یعنی ئامانجەکەی پێچێ خۆی کاگۆران ینی هەموو خولەکانی جیهان ینی دەبینی کە یانەکان بە تایبەتی یانەکانی پێشەنگ هەرچی دەکەن لە قۆناغی یەکەم و ئەو یاریانی ئەنجامی دەدەن کاتێک کە دەگەنە مانگی یەک و مانگی دوو تەنانەت دەستپێکی قۆناغی دووەم ئەمە وا دەکات کە بڵێن ئێستا کاتی یەکلاکردنەوەی نازناوەکان ئێستا کاتە حەسمەکەیە بۆی کە یانەکان بتوانن بە باشترین شێوە مامەڵەی لەگەڵ بکەن ینی پێم وایە ئەگەر ڕیال مەدرید تەنانەت بەو یاریزانانش بە باشی مامەڵە بکات لە لالیگا ئێستاش باشترین تیپی و ئامادەترین تیپی لالیگایە بۆی کە بتوانێت نازناوەکە یەکلا بکاتەوە بە پێی ئەو یاریانەی کە لە قۆناغی یەکەم ئەنجامی داوە بەڵام دەبێت ئەمە واقع بین کە لاوەی کە ئێستا ڕیال مەدرید ئەو پێکاتەیە کە هەیەی پێم وایە زەحمەتە ڕکابەریکردن لە چامپیۆنز لیگ لە لالیگاش بە هەمان شەوە پێم وایە ئەگەر ڕیال مەدرید هەوڵ بدا لالیگا یەکلا بکاتەوە دەبێت زۆر وەکو بڵێ هەوڵ نەدا کە ئیلا چامپیۆنز لیگ بگاتە قۆناغی کۆتایی و پاڵەوانتەکە بەدەست بێنێ پێم وایە ئەگەر لایوی ئاسایی بێ کە ماڵاوایی بکە لە چامپیۆنز لیگ چونکە پێم وایە ئەو پێکاتی ڕیال مەدرید ئەو ئامادەکاری ڕیال مەدرید بە تایبەتی لە ڕووی گرێبەست و دروستکردنی پێکاتێکی تۆکمە هەر ئەوەیە کە بتوانێت لالیگا بەدەست بێنێت لەگەڵ جامیشا ئێستا ماڵاوایی کردووە پێم وایە دەبێت هەموو هەوڵێک بدا بۆی کە بتوانێت لالیگا بەدەست بێنێت چونکە ئەو پێکاتی ڕیال مەدرید لە ئێستادا بەدەستێنانی چامپیۆنز لیگ و لالیگا پێم وایە زەحمەتە بەڵام ئەگەر بتوانێت ئەنشلۆتی بە باشترین شێوە مامەڵە لەو فترەیە بکات کە لەو ماوەیە پێی دەڵێن ماوەی یەکلاکردنەوەی نازناوەکان کە ئێستاوە دەست پێ دەکات بە تایبەتیش لە یاریە گرنگەکان پێم وایە دەتوانێت لالیگا بەدەست بێنێ بە حکمیەوەی کە تیپەکانی ڕکابەری ئەوانیش گۆڕانکاریەکی گەورەیان نەکردووە جگە لە بارسلۆنە کاویش دەتوانم بڵێم زۆر لێ دوورە ئەگەر بەردەوام بێت لە بردنەوەکان تەنها بتوانێت بێتە پێشەوە لە ڕێزبەندی پلەکانی سێەم و دووەم تا چوارەمیش بەڵێ دەست خۆش با بەشۆنە ڕیال بەجێ بێڵم بینە سەر دۆخی یانەی پاریس سەن ژەرمان بە کورتی کەرەندەرەوەی پرسیارێکی زۆر هەڵەگرێت لەسەر دەستیانی نیز بلەدەنێک لای کەرەوە یعنی کاک پێشەن پاریس بەو هەموو ئەستێرەیەوە دۆخی جێگیر نیە یعنی لەم یاریە کلیان مباپێ و مێسیش پێکەوە بەسەرکی یاریەکەن بەڵام یاریەکە یەکسانە بێت دواتر بلەدەنێک لای کەرەوە بەشتۆنە پاریس شکست هێنێ چی دێ لەسەر ئەو یعنی ئەمە ڕەخنەیە بۆ پاریس سەن پۆشتنەوە سای من پاریسم چۆنێتە پێشچاو وەک یانەیە کە بێوێ زاهیر جوانکە واتە چی زاهیر جوانکە ینی ئەم یانەیە هەرە بینین هەر لە هەوڵی گواستنەوەی ئەستێرەیە میسی دەگوازێتەوە ڕامۆز دەگوازێتەوە لەم لاوە پارێزاری لە مپاپێ بکە پێشتر نیمارە گوازێتەوە یعنی چۆنەڵی کردوێتی بە تیپێکی پڕەستێرە بەڵام لە هەمان کاتدایە نابینین ینی بۆ منە فرقەیەکی متەکامیل نابینین لە ئەوەی کە بۆ منە لە پاریزە گوزەرێ ئەو فرقەیە نییە کە چۆن بۆ نمونەیەمە تێڕوانینمان لەسەر ڕیال مەدرید دەڵێن ڕەنگە ڕکابەرێکی ڕاستەقی نەبێ بۆ چامپیۆنز لیگ بۆ بردنەوەی لالیگا بەڵام ئەمە بۆ پاریس پێناسەیەکی ئەتوان بڵێم گونجاو نییە کە ڕەنگە ئەگەر پێکاتەکان بەراوردکەین ئەگەر پاریس بە قووەتر نەبێ لە ڕووی ئەستێرەوە بوونی ئەستێرەوە کەمتر نەبێ لە ڕیال مەدرید قسەکامێ هەر وەک لە یەکێ لە کۆمنتەکان هاتووە ئایا بەبوونی هەموو ئەستێرەوەیە بۆ بە دەرکردنی پۆچیتینۆ دۆخەکە بەرەو کوێ ڕوا من بڕوام وایە بابەتەکە تەنها پۆچیتینۆ نییە ینی ڕەنگە پۆچیتینۆ ئەگەر زۆر وردی کەینەوە ڕایەنەرێکی گونجاو نەبێ بۆ سەرکردایەتیکردنی ئەمە ئەستێرەیە ئەوە بۆ بەدەستهێنانی ئەنجامی باش بەڵام خلاصەی بابەتەکە ئەوەیە کە تەنها گرفتی پاریس
پۆچیتینۆ نییە ڕەنگە تۆ واژۆکردنی گرێبەستێک لەگەڵ میسیە لەم تەمەنەیە و چۆن ئەڵێ کە دەست و پەنجەیم لەگەڵ بەرشەلۆنەیە گەرم و نەرم کردووە چەندین نازناوی لەگەڵەوەیانێ بردوتەوە ئەگەر تۆ چاڕوانیت لەم ئەستێرەیەوە بێ لەو تەمەنەیە بتوانێەوە بۆ تۆ بکان ناتوانێت یعنی ئەمە حەقیقەتە با خۆمانی لا نەدەین قسەکە تەنها لەسەر میسی نییە لەسەر تەواوی ئەستێرەکانی دیکەش ینی تۆ ڕامۆس ڕیال مەدرید لە فەراغی ڕامۆسا لە کۆتایی وەرزی ڕابردووە هیچ لە مۆزوعەکە نەگۆڕا ینی ئەتوانین بڵین میلیتاو توانی شوێنەکەی پڕکاتەوە بۆچی دەیگرێ بەس لەگەڵ ڕامۆسا واژۆکی ئەوەندەی بڕوام وایە بابەتەکە پێوەستە بە ڕاگەاندن و چوزانم بەدەستێنانی پارە لە ڕێگەی درێس و ڕێکلامەوە شتێکی دیکە نییە بۆیە پاریس سان ژێرمان کرانە دەرەوەی لە جامی فەڕەنسی شتێکی توانم بڵێم زۆر چاوەڕوان نەکراو نەبووە بۆچی لەبەرەوەی لە بەرامبەر یانەیە کا دەرکراوە کە یانەی نیسە و ئێستا جیاوازیان لە خولیشە ئەتوانین بڵێن ئەم دوانەیە ئێستا لە تۆپی فەڕەنسایان بۆی کە پلەی دووەم لای نیسە بە جیاوازی 11 خاڵ و کرانە دەرەوەکەشی ئەوەندە هین نەبووە چۆن ئەڵێ بە قورسی نەبووە لێدان یەک لایکەرەوە ئەتوانین بڵێن لێدانی چانس یا دەبێتەوە یان دەدۆڕی کە پاریس دۆڕە باشە دەستخۆش زۆر باشە دێم وڵات کاک دەڕوان پێشەنگەنێک شرۆفەی جوانی کرد بۆ دۆخی پاریس ئەبێتە لە ڕوانکێکی ترەوە پێم بڵێ یعنی ئایا ئەم دۆخی کە لە پاریس ئەگوزارێ یعنی ئاستی لە خولی فەڕەنسیش وە پێویست نییە یعنی ڕاستە بە 11 خاڵ لە پێشنیسەوەی ڕاستە پێشەنگی بەس ئەبووە لە ئێستاە جامەکەی بەدەست بێنە ینی خولەکەی بەدەست بێنە لەبەرەوەی هەرچی ئەستێرەی لە خۆی بەس من تۆ پێشەنگمان بچین یاری بۆتی بکەین کاک دەڕوان کاتی خۆی ئەستێرە بووم نازانم بۆ تۆ جا کاک داروان پاریس سان ژێرمان یعنی بەم دۆخەوە پێ وایە کە لە چامپیۆنز لیگ کە هەموو ئەهەمی ناسر خلێفی سەرۆی چیانەی پاریس سان ژێرمان بەهێنانی مێسی بەهێنانی ڕامۆس بەهێنانی دۆنان ڕۆما ئەو هەموو ئەستێرەیە یعنی تەنها برنەوەی چامپیۆنز لیگە بەڵام لە خولێکی لە جامێکی فەڕەنسا بەرامبەر نیسێک بەم شێوێ دەرکەوێت ئەمە ئایا ئەبێتە پێوەەر بۆ یارەکانی چامپیۆنز لیگ خۆی لەسەر بارودۆخی پاریس سان ژێرمان دەبێت یەک پرۆگرامی گەورە سازکە دەبێت چەند کاتژمێرێک باسیکەی بۆ چونکە لە زۆر ڕۆ دەتوانانی باسی ئەو تیپە بکەیت تیپێکە دەتوانم بڵم تیپی داڵدەدانی ئەو ئەستێرانن کە لە تیپەکانیان تووڕە دەبن ینی بە تایبەتی ئەستێرە گەورەکان ینی هەمووان کۆ دەکاتەوە لە تیپێک و گرنگ نییە ئەو یاریزانە پێویستە بۆ تیپە گرنگ نییە ئەو تیپە لەکوێ پێویستی بە یاریزانێکە یاریزان بکڕێ ینی تۆ تەنانەت کاتێک یانێک وەکو نیست باسکەین ینی تەنانەت نیست دەتوانم لە گواستنەوەی یاریزانان زۆر سەرکەوتوترە لە پاریس سان ژێرمان ینی تۆ تەسەوەر کە ینی یاریزانێکی وەکو دانتی وەکو تۆدیبۆ ینی ئەو دوو یاریزانێک کە لە هێناوە سوودی هەیە بۆ تیپەکە ینی وای کردووە کە بەرگری پێ بەهێز بکە بەڵام لە پاریس ئەو شێوازە مامەڵەکردنە لەگەڵ گواستنەوەی یاریزانان نابینین وەکو کاکپێشنگیش باس کرد ینی تۆ هەر ئەستێرە دێنی هەر یاریزان دێنی بۆی کە زۆرترین درێژ بفرۆشی زۆرترین لایک و فۆلۆ و کۆمنت بێتن لە سۆشیال میدیاکان و زۆرترین بازاڕی بلیتەکانت هەبێ بۆی کە خەڵک بێن سەیری نمایشی ئەستێرەکان بکەن یعنی ئەوەندە بیر لەوە کراوەتەوە کە ئەبەو شێوازە تیپەکە بەڕێوەبرێت ئەوەندە بیر لەوە نەکراوەتەوە تیپێک دروست بکرێت بۆی کە لە داهاتووش بتوانن ئەگەر پارەکان نەبن ئەگەر ئەستێرەکان نەبن ئەو تیپە بتوانێت بەردەوام بێ ینی تۆ ئەگەر سیرکە ینی لە هەندێک ڕۆوە لە بەڕێوەبردننی یانەکە و لە خاوەنداریەکە دەتوانین بڵین پاریس و ماستی یەکسانن بەڵام تۆ سەیری کارکردنی ماستی بکە لەگەڵ پاریس سان ژێرمان ینی سیر کە ماستی هەر وەرزە و یاریزانێک دو یاریزانی لاو سەردەخا ینی دەبینی بە شێوازە یاری دەکات دەتوانم بڵم ئەو یانەیە ئەگەر پارەکانیش نەبن شێواز یاریکردنەکەی وا دەکا کە چەند ساڵێک بەردەوام بێت لەسەر ئاستی بەرز بەڵام لە پاریس شێوازێک نییە یاریکردن شێوازێک نییە بۆی کە بڵێن پاریس بۆ شێوازە یاری دەکا ئەگەر ئەستێرەکانیش نەبن شێوازەکە بە یاریزانی تر پەیڕەو دەکرێت بۆی کە بتوانن بەردەوام بن لە خولی فەڕەنسیا خۆت لە چامپیۆنز لیگ وە دێمە سەر ئەو باسی تۆ کە باس لەوەی کرد بەرامبەر نیس و لە جامی فەڕەنسا پێم وایە ینی کرانە دەرەوەی پاریس سان ژێرمان بە تایبەتی لە جامیانی بۆ نەک هەر پاریس سان ژێرمان بۆ زۆربەی یانە گەورەکان شتێکی ئاساییە بۆ چونکە ئەو تیپانێک کە
لەو جامە یاری دەکەن جگە لە تیپە دەوڵەمەندەکان یاخود تیپەکانی پێشەنگ تیپەکانی تر هەوڵ دەدەن کە لە ڕێ ئەو جامەوە نازناوێک بەدەست بێن یانەیەکی وەکو نیز ئێستا کە لە پلەی دووەمە یانەیەکی خراپ نییە یانەیەکە دەتوانم بڵێم یەک لایەنە هەرە باشەکانی خولی فەڕەنسا بۆیە پێم وایە ئەو یاریکردنەوە ئەو شێوازی پەیڕۆکردنی یاریکردنی بەرامبەر پاریس سەن ژەرمان بردنەوەی لێ بەتایبەتی لە لێدان یەکلاکەرەوەکان پێم وایە شتێکی چاوەڕوان کراو بوو یعنی نەک بڵێن تەواو پاریس چاوەڕوان کرا بوو بەرامبەر نیز بدۆڕێ ینی شتێکی ئاسایی بوو کە دەتوانم بڵێم پاریس شکستی هێنا بەڵام ئەوەی جێگای پرسیارە ئەوەی کە خەڵک بەردەوام دەپرسێ ئایا پاریس سەن ژەرمان بەو شێوازی یاریکردنی لە چامپیۆنز لیگ دەتوانێت تا کوێ بڕوە دەتوانم بڵێم لە چامپیۆنز لیگ پاریس سەن ژەرمان ڕاستە بارودۆخی بە شێوازی خولی فەڕەنسی نیە زۆر جار هەیە یاریەکان بە شێوازێک ئەنجام دەدا یاری زۆر باش دەکات و لە هەمان کاتشدا یاری دوم یاریێکی خراپ دەکات ینی ئازنا جێگیری ئەو ترسەی لای هاندەران دروست کردو بۆی کە بزانن پاریس سەن ژەرمان دەڕوات بەرەو چێ و یەکلانەکردنەوەی بارودۆخی مپانبێژێک کە دەتوانە بڵێمەوە هۆکارانێکە تا ئێستا وا نەکراوە کە مپانبێ وەلەو ئەوەی کە ئێستا مپانبێ کردوێتی دەتوانم بڵێم لە هەر هەمیان باشتر و بەڵام هێشتا دەتواندرا سوودی زیاتر لێ بووین لەلایەکترەوە مێسی و نەیمار ینی مێسی دەبێ واقع بین تا ئێستا مێسی ئەو مێسی نییە کە دەتوانم بڵێن پاریس سەن ژەرمان پشتی پێبەستێ بۆی بەدەستێنانی نازناوەکان ینی تەنانەت بەو شێوازە سەیری مێسی دەکەم تەنها بۆی کە بەردەوام بێت لەو کۆکردنەوەی ئەو پارە زۆرەی کە لە موچەی وەری دەگرت لە ئێستادا لە پاریس سەن ژەرمان وەری دەگرن من ئەو کوڕە وەکو بڵێ لە زۆر متابعی بوومە و لە یاریەکان و لە باردۆخی زۆر دەرەوە یاریگاش ینی ئەوەی کەمە لێرە لە هەواڵەکان لە تویتەر و لەو بابەتانە متابعەمان کردیا پێم وانە ئەو یاریزانە بتوانێت 2-3 ساڵی تر لە فەڕەنسا بمێنێتەوە دەتوانم بڵێم ئەویش وەکو دانیال لڤێزیان هەر یاریزانێکی تر دەگەڕێتەوە بەرسەلۆنا بۆیە ئەو ماوە کاتێکە لەوێ بەڕێ دەکا حەز پێ دەکەی کە مێسی مرتاح نییە یاخود ئەو باردۆخی کە دەتوانم بڵێم بابەتێکەیە کە دەتوانین زۆری لەسەر بڵێن بەڵام لە شتیکردنەوەکان بەڵام ینی ئەو باردۆخی کە مێسی دەتوانم بڵێم بۆ زۆربەی ئەستێرەکانی تریش بەو شێوازەیە ینی پارێ خۆیان وەردەگرنەوە پارە زەبەلاح و زۆرەی وە گرنگ نییە یاری دەکەن یاری ناخن یانی یاریزانێک و کورس سەرخۆ ڕامۆز تا ئێستا جێپەنجەیەکی دیار نییە لە یانەکە تەنهانە پێکانی هەبووە ینی وە نەیمار ینی نەیمار نەک هەر ئەو وەرزە چەندین ساڵە لەوەیە تا ئێستا وەکو بڵێ نەبووتە ئەستێرەیەکە ببێتە لیدەری ببێتە سەرکردەی تیپەکە بۆ بردنەوەی نازناوەکان بە تایبەتی لە چامپیۆنز لیگ ینی پێم وایە ئەو تیپە لەسەر ئەساس بەو شێوازە هاتەوە بۆیە ئێستاش لەگەڵ بوونی ئەو هەموو ئەستێرە بەڵام هەر بربژێری سەرەکی نییە بۆ ئەوەی کە نازناوی چامپیۆنز لیگ بەدەست بێنێت دەستخۆش زۆر باشە کۆتا قسەم دیسان ڕێشم بەرەو پرسیارێکی تر مێسی نامرتاحە لە پاریس یانەگە بەراو دیگەین بە خۆمان تۆ هەموو ساڵە لەگەڵ یانەیە کابیەوە دواتر بەجێ بێڵی وەگەوەی نەباودی بێ و نەبۆران شتیوە هەرگیز محاڵە ئەوشی کە کاکدارەوان وتی منیش هاوڕام ئەوەی کە دەبینین دۆخی میسی دۆخێکی جێگیر نییە لەگەڵ یانێ بەڵگەشت بۆەوە ئەوەیە کە بۆ نمونە تاکو ئێستا ئەتوانین بڵێن ڕۆژوێکی درێژخایانی هەیە لەگەڵ تۆمارکردنی گۆڵیان ئەو ڕێژە گۆڵی کە لەگەڵ بەرشەلۆنەیە کرد گوێڕای ئەو دۆخە خراپی کە یانەکەشەی بووە دوای ڕۆشتنیەوە توانین بڵێن زۆربەی نوختە لاوازەکان دەرکەوت بەڵام لەگەڵ پاریزەوە نابینین بە تێڕوانین لەوەی کە ئێستا پاریس لە هیچی کەم نییە ینی لەسەر جەمیاڵەکان ئەتوانین بڵێن یاریزانی باشیە ئەو کێبڕکێشی کە ئەو خولەی کە کێبڕچێتیاکە خولێکی بە بەراورد بە خولی ئیسپانی خولێکی هەوانتر و ئەتوانین بڵێن ئاسانترە بۆیە منیش هاوڕام لەسەرەوەی کە میسی دۆخی جێگیر نییەوە کاتی ناوێتەوەی تۆزێکتر ڕابێ ئەزایکی ئەم ئەزمونەی میسی دەبوو زووتر چۆنەڵی دەست پێ بکەوە تاقی بکاتەوە نەگەوەی لە کۆتاییەکانی ماوڵێن ژیانی پیشەگەریدا ئەوەی کە ئەتوانین بڵێن میسی بەم دۆخ و دەردەبردووە ئەوەیە کە لە چۆنەڵی لە تەمەنێکی زۆردا ئادەم ئەزمونی تاقی کرداوە بریا ینی لە پێش سیەکانەوە بڕارێکی لەو شێوەی بدایە تاکو ئێمە میسیمان لەگەڵ دوویانی جیاوازە بە هەمان ئاستەوە ببینی کە ئێستا نایبین زۆر باش با بچینە سەر قۆناغی دومی
تیپەکان و کاتمان زۆر نییە حەزەکەم بە کورتی لەسەر بەرشلۆنە یعنی کۆتا گرێ بەس ئۆبامیان بوو پێشە ئێمە لە ئارسناڵ پشتمان پێ نامەسەر کورتێ دەگامان نیشان بکە کە بەرشلۆنە چۆ گرێ بەس لەگەڵ باشوور کردووە پێ دوایە ئۆبامیان سوودێ بە بەرشلۆنە وڵای نازانم ئێمە بەداخەوە دەبعا من دوعاام کردم ئینشەڵا ئێمە سوودمان لێ بیری هەرچەنە بەڕاستی لە وەرزیەکەم و دووەما لەگەڵ ئارسناڵ ئاستی باش بوو و گۆڵی زۆری تۆمار کرد بەڵام دواتر ئاسی داوەزی بەڵام هیوادارم لەگەڵ بەرشلۆنە ئاسی باش بێت وەک فیران تۆرێس تراوری ئۆبامیانگ ئەتوان بڵێم فیران تۆرەس لە ئەو دوانێکە باشترە بۆچی ئۆبامیانگ لە کۆی چواردەیاری پریمەر لیگ لەگەڵ ساڵ تەنە 4 گۆڵی هەیە لەگەڵ ئەسیستێک ئادامە تراوری لە کۆی 20 یاری لە 21 یاری 1 گۆڵی هەیە ڕاستە لە یارەکانی کۆتاییەوە نیاڵە ڕایەنەرژ لێی بەتاقەت بۆ ئیتر بە خولەکی کەم بەشداری پێکردەوە بەڵام ئەتوان بڵێم لە زیاتر لە 15 یاری وەکو یاریزانی سەرەکی پشتی پێبەستراوە ئەوەی کامێنێتەوە فیران تۆرێسە کە لە 4 یاری 2 گۆڵی تۆمار کردوە قسە کامێ ئای تۆ کاتێ ڕایەوەی پێویست ناکرێ ئێمە بەراوردی ئۆبامیانگ لە ئارسناڵ بۆ بەرشلۆنە بە یەک چاو ئەمە قسەکێ من جارە پێم سەیرە ئەنی بەرشلۆنە وەگەوەی ئێستا لەلایەن کەسێکی زۆر نائەکادیمی و ناوەرشیەوە بەڕێوە ببرێت بۆ ئەم گرێبەستانە بۆ ئەنجامەدات ئەگەر ئەم تیپە بەنیاز هەڵستێتەوە ئایا پێی وایە بە ئۆبامیانگ و چوزانم تراوری و ئەمانە هەڵدەستێتەوە بەڕاستی من ئەوە نیاڵێ وەکو ڕۆژی ڕوون لێم دیارە لە هەڵەدان بۆچی ینی تیپێکی وەک ئەرسناڵ ببوورە ینی تۆ جبری ئەرسناڵشی وەک خۆت وتت یە پشت بە لاکازێ دەبەستێ ئۆبامیانگ لاکازێتیش وەزێر باش ئەوتوان بڵم سمزمۆی وێ ڕاوی بەدیل بەژاریەکە لاکازێت باشترە فەرمووە یەکێ لە باشینە ئەریزانەکانی ئارسناڵ لە ماوەی ڕابردووە ئۆزێر بوو دواتر کە کێشەی بۆ دروست بوو ینی تیپەکەی بەجێشت چێ ناڵێ بۆ نمونە کێشەی بۆ دروست بوو ینی بۆ نمونە ئۆبامیانگ شاری کاپتەکەی فڕێ ئەدا ئەمە زیاتر هۆکار بوو بۆ ئەوەی کە لەسەر کورسێدەکدا بنشێندەوە پشتی پیانە بەسرێنەک ئاستەکەی ئەوەندەش خراپ نەبوو کە بۆ نمونە تیپێکی وەکو ئارسناڵ ئارسناڵ و بەرشلۆنە ئێستا کامیان لە دۆخێکی باشتردا لە ئێستاە لە ئینگلتەرا و لە ئیسپانیا حسابی بۆ بکەوە من پێم وایە ئارسناڵ ئاستیجی قسەکە ئەمەیە تۆ ئۆبامیانگ کە تۆ ڕیزی تیپێکی بەجێشتووە بەوەی نامرتاحیەوە بۆ بۆی کێشەی لەگەڵ ئارتێتایە بۆ هەر شتێکەوە بوو ئەمە کاتێک سەرکەوتووە بێ کە تۆ بچیتە تی پێلانی کەم دەرفەتیەوە هەبێ چۆنەڵێ ئەو هاوکێشەی پێش و ڕاست بکەیتەوە یا هاوسەنگی کەیتەوە بەڵام بەرشلۆنە خۆی لە قەیرانایە ینی تۆ بێ بتوێ ئەو قەیرانەی کە خۆت تووش داتووە لە بەرشلۆنە لەبیر خۆتی بەریتەوە یان بتوێ لەگەڵ ئەم تیپەیە بتوانی ئەم تیپە بگەێنیتە لوتکە محاڵە بۆ ئۆبامیانگ ئەستێرەیەکی ئەوەندە گەورە نییە ئێمە چاوەڕوانی زۆرمان لێ هەبێ وەک لەوەی لە پێشتر لە میسیەمان بووە لە فڵانەمان بۆ لە فیسارەمان بووە خۆ مەمفیس دیپایش لەگەڵ لیۆنا زۆر سەرکەوتوو بێگومان ئەخێرە ئێستا لە بەرشلۆنە وایە خراپ نییە پشتی هەر پێ نابەسترێ ئێستا ینی کەمتر پشتی پێبەسترێ لە دوایەتنی چاویەوە بۆیە ئەو گرێبەستانی بەرشلۆنە کردوێتی من هەروەک ئەوەی پێشوویەتە پێشچاوم ینی زندانی میسی و گریزمان و باش دەست سوارێز و نازانم تێگەیشتم لەمە بەستە زۆر باشە کاک داڕەوان پێشنگ پێی وایە بەرشلۆنە گرێبەستانێک ئەنجامی داوە یعنی گرێبەستێک نین دڵخۆشکەر بن گرێبەستێک نین بۆ نمونە یعنی جێ ئەو بن کە مرۆڤ ئامانجیان لەسەر دیاری بکە ینی دڵیان پێ خۆش بکە هەندرانی بەرشلۆنە کە بتوان نازناو بۆ تیپەکەیان بەدەست بێنن ئایا لای تۆشم گرێبەستانە بە هەمان شێوەن وەک دوهەمینیان ئۆبامیانگ خۆی ئەگەر باسی بارسلۆنە بکەین دەبی باسی بارودۆخەکەی بکەین ینی ئەو یانەیە لە بارودۆخێکی یەکجار خراپی باری داراییدا لە ڕووی پێدانی ئەو بڕە زۆرە موچەی یاریزانەکان نەوەکو ئەوەی کەو داهاتە دێتە دەستی چووکە ئێستا ژێکێکە لە یانە باشەکان لە ڕووی داهات کۆکردنەوە بەڵام بەهۆی ئەو موچە زۆرەی کە پێشتر بە یاریزانەکانی داوە دەتوانم بڵێم ئەم بارودۆخە وای کردووە کە موچە یاریزانێک کەمتر بکاتەوە بۆی کە یاریزانێک ناونووس بکە ینی تەنانەت ئەومتیتی گرێبەستی نوێ کرایەوە بۆی کە یاریزانێک ناوی تۆمار بکرێ ینی ئەمە دەتوانم بڵێم بارودۆخەکەی وای کردووە
پشت بەو زۆرە گرێبەستانە بەستێ پشت بەو یاریزانان بەستێ کاتێک کە دێنەیانەکە هەفتانەی 5 میلیۆن یۆرۆ بێ یاخود عفو 5,000 یۆرۆ ینی شتێکی ئەو لەو بابەتی زۆر کەمە ینی ئەوەی کە ئەووامیان لە ئارسنال وەردەگرت هەڵە نەبووم 14,000 بوو ینی ئێستا 5,000 ینی ئەمە جیاوازێکی زۆر زۆرە بۆیە پێم وایە ئەم موچێ و ئەو بڕەپارەیە وای کردووە پشت بەو گرێبەستانە بەستێ بەڵام ئەوەی کە قسەکە لێرەیە و ئەوەی کە ئەو چاودێری یانەی بەرسلۆنای کردووە پێی وایە کە ئایا بەرسلۆنە پێویستی بەوە بوو کە هێرشبەر بگوازێتەوە یاخود پێویستی بەوە بوو کە بەرگریکارێکی دڵی بەرگری دەتوانم بڵێم کە لە ناوەڕاستی بەرگریکاران یاری بکە لە شوێنی پیکێ لەگەڵ ئاراوخۆت هێلی بەرگری تۆکمە بکات نەوەکو یاریزانێک بگوازێتەوە لە هێڵی هێرشبەر یاخود دوو یاریزان سێ یاریزانی لە هێڵی هێرشبەر گوازێتەوە خۆمان دەزانین کە بارسەلۆنا پلانی هێرشبەریە ینی تەنانەت ئەو سەردەمەی کە MSN ژیاری دەکرد مێسی و سوارێز و نەیمار ئەگەر سەیری پێکاتەی بارسلۆنا بکەیت بەرگری هەر خراپ بوو بەڵام ئەو ڕێژە زۆرێکە گۆڵیان تۆمار کردووە لە هێلی پێشەوە وای کردووە کە خاڵە لاوازەکان یاخود عیب و عارەکانی بەرگری داپۆشێت ئێستاش پێم وایە بارسلۆنا بە هەمان ڕێزکە بە هەمان بیرکردنەوە ئیش لەسەرەوە دەکات دووبارە هێلی پێشەوە تۆکمە بکات هێلی پێشەوە وا لێ بکات کە ئەو کێشەیە کە لە هێلی بەرگری هەیە چارەسەری بکات چونکە خۆمان دەزانی کە دانیشاندنی پیکێ لەسەر کورسیە کارێکی دەتوانم بڵێم نزیکە لە مەحاڵ بۆ چکاو یاریزانە یەک کە لە یاریزانە هەرە گرنگەکان وە یەک کە لە یاریزانە ئەو یاریزانانەی کە زۆر لە لای هاندەران پیرۆزە و دەتوانم بڵێم باز لە کەتەلۆنیا دەکەم نۆکو لە وڵاتانی تر چونکە ئێستا خۆمان دەزانانی ئەوەی کە زۆر گاڵتەی پێ بکرێت لە وڵاتانی عەرەبی و لە خۆشمانەوە پیکێ لە هێلی بەرگری بەڵام لەوێ دەتوانم بڵێم لە زۆربەی یاریزانەکان خۆشەویسترە وە کەتەلۆنیا ئەمە قورسە تۆ یاریزانی کۆکو پیکێ بخێتە سەر هێلی لەسەر یەدەک دای بنشێن تەنانەت تاکو خۆی واز لە یاریکردن دەتوان بڵێم براوەتە بۆ یەک بارسا دەتوان بڵێم ئێستا کار لەسەرەوە دەکات لە هێلی ناوەڕاست و لە هێرشبەر کار بکات بۆی کە تیپێکی تۆکمە دروستکە بەڵام کێشەکە لەوەیدا تۆ یاریزانەکانی پریمەر لیگ دێنی لە ئیسپانیا یاریان پێ دەکەی پێم وایە کە فێران تۆرێز لەم هەڵبژاردەی ئیسپانیا یاری دەکات و سیستەمی یاریکردنی بارسلۆنە تەواو شارەزایە و شێوازی ئیسپانیا لێ نزیکە دەنا ئاداما تراورێ خۆی لە لاماسیا بوو لەگەڵ بارسا دەتوانم بڵێم شتێکی وا سەرکەوتو نەبوو کە بڵین ئێستا گەڕاوەتەوە دڵخۆش بێت بە بەرسلۆنە بەگەڕانەوەی لە هەمان کاتدا وەمیان لە پریمەر لیگانی ئەو یاریزانان کە لە پریمەر لیگ دێن زۆر جار هێز زۆر سەرکەوتو نابن نمونەشمان زۆرە یەک لەوانش هازارد بە هەمان شەوە ینی لە پریمەر لیگ کات لە ئیسپانیا سەرکەوتو نییە بۆیە قسەکە لێرەوەیە ئایا دەتوانن ئۆبامیانگ و ئادامە تراورێ هەر هیچ نەبێ نیوەی ئاستی خۆیان پێشکەش بکەن لە ئیسپانیا خۆ لەگەڵ بارسلۆنا پێم وایە ئەوە زەحمەتە و بەڵام ئەوەی کە جێگەی دڵخۆشیە بۆ ڕاهێنەر ئەوەیە کە کاتێکە یاری بە ئادامە و فێران و ئۆبامیانگ دەکات لەولا ئانسۆفات و دیپای بۆ نمونە لە هێل یەدەگن یان خودیان دیپا و ئانسۆفاتی یاری بکەن ئەوان لە یەدەگن ینی دەتوانم بڵێم لە ئێستادا یەدەگی باش دەبێت یاخود دەتوانم بڵێم تیپەکە تیپێکی ئامادە دەبێت بۆ ئەوەی کە بتوانێت لە لالیگا پلێک بەدەست بێنێت کە بتوانێت بەشداری چامپیۆنز لیگ بکە و نزیکیش بێتەوە لە پلەکانی پێشەوە ئەوەش کارێکی ئاساییە چونکە ئەو باردۆخ ئێستا بارسلۆنا تێکەوتووە دەتوانم بڵێمەوە تا تەنیا ڕێگە چارەیە بۆی کە لەگەڵ هاندەرانی ئاش بێتەوە زۆر باشە گۆران پێش پرسیارە ڕاستەکەی حەزەکەم وەڵامێکی تۆش بزانم تۆ دڵت سووتا بۆی کە ئۆبامیانگ ئەرسناڵی بەجێهێشت وەڵی من دڵم نەسووتا لەبەرەوەی ئۆبامیانگ یعنی بێڕێزی بە شارەی کاپتنی تیپەکەت کە بۆ نمونە من چێژی ڕوحی لە سیرکردنی یاری ئارسناڵە بینم یعنی لە ماوەی ڕابردووە تێریێندرێ و شاری لە قۆڵا بۆ نمونە لە ماوەی ڕابردووە ڕۆبەرت پێرێسە بێرکام بە یعنی ڤێرە چەندین یاریزانی بەناوبانگ دوجار بێڕێزی کرد بەرامبەر تیپەکەی شاری کاپتنەکەی فڕێدا بە شێوازێکی ناشرین دەرەوە ئەمە ئەمووی پێم وایە ئەمە بۆ هێرشبەرێکی پیشەگەری و کۆبامیان کە لە دۆرتمۆنمان بینی بۆ ئاستەوە شتێکی زۆر خراپ بوو بۆیە من پێم وایە سزاکەی لە جێی خۆیان بووە جێهێشتنی تیپەکەش پێم وانی هێندە کاریشی قورسی کردبێتە سەر ئاستی ئارسناڵ کە پێشەنگە کارگەریکی ئەوەندە و تۆش ناهاتە سەر نازانم بۆەوە چونکە بەڕاستی ئێستا
یعنی لە ئارسناڵ ئەبینین یاریزانە یەدەیەکان لاوەکان ئاستی زۆر بەرز پێشکەشەکەن سیمیس ڕۆی زۆر باشە ینی ساکا زۆر باشە مارتینێلی زۆر یاریزانێکی باشە کە بێ هەڵبژاردنی بەرازیل ینی شانازی بۆ کاکە داهاتووە بێتە یاریزانێکی باشی ئەوە ینی ئەمەیە دوجار من پێم وایە کاریگەری ئەو لەسەر ئارسناڵەوە بەڵام هیوادارمە باشە کاریگەری بێت چونکە بەڕاستی ئۆبامیانگ لە ماوەی بەتایبەتیش لەگەڵ دۆرتموند گۆڵکارێکی زۆر بەتوانە بوو ئەوە هیوادارم خزمەت بەیانی بەشتۆنە بکە بەڵام ئەوەی کە پرسیارە دروست بوو لای من ئەوە بوو یعنی کاگداروان ئەڵێ ناکرێ پیکی دانیشێنرێ کاکە بۆ ناکرێ پیکی دانیشێنرێ ڕاستە یاریزانێکی خۆشەویستە بەڵام ئایا شکۆ و شەعنی تیب لە پێشەوەیە شکۆ و شەعنی یاریزانە لە کەتەلۆنیا وڵاشی بژاردەی دووەم ئەوەی کە بۆنە تۆ ئەگەر بتەوێت تیپ بگەێنیتە لەنگەری ئارامی و بەدەستێنانی دەستکەوت دەبێت تیب لەسەرەوە مشتێکەوە بێ ئەخر یەکێ لە جوانەکان ینی ڕیال مەدرید ئەوەیە کە تیپ لەسەر یاخود ئەنجامی تیپ لەسەرەوە مشتێکەوە ئەنیەوە تا بۆ نمونە تۆ تەسخیە بە کاسیازەدا بە ڕامۆسیەدا بە زیدانیەدا وەک ڕایەنەر بە چەندانی ترەدا تەنها لە پێناو چی تەنها لە پێناو بردنەوەی نازنا و دەستکەوتووە بۆ بەرشەلۆنەژە بێ ئەم دۆخە ڕەچاوکرێ ئەگەر تۆ بتەوێ لەسەر حسابیەوەی کە پیشێ لێت نەڕەنجێ نازناو بەریتەوە یاخود بە نازناو نەگەی کاکە دووسێ ساڵە پیکێری ڕێژێ پیکێ لەو پڕیاسیشە من بڕوام وایە بەرگریکارێکی پلەیەک نەبووە واتە بۆ مانایی کە شایستە بەوە بێ بەرگی کەتەلۆنیا پۆش ئەوەی کە کاکداراوان وتیە قەزەکە پێوەستە بە سیاسەتەوە کە ئەم بەتایبەت ئێستا دەتوانین بڵین بەرگریکارێک وە چۆنەڵە یاریزانێکی تەنزامێزیشە بۆ یاریزانەکانی دەوروبەر و بەتایبەت ڕیال مەدرید وانە هەرەوەشەوە پیاوێکیشی باشە بۆ شاکیرە زۆر باشە کۆتا قسەمان هاوکارانم پێی مەڵێن دووسێ دەقەت ماوە حەز دەکەم لەسەر دیارە دێربی تووڕێی بەڕێواچی لە ئیتالیا ئەم هەفتەیە کاک داراوان دێربی تووڕێی بەڕێواچی لە نێوانە دوانەی ئینتەر میلان و میلانەگە بێوێ چێبڕکی نازناوە کە بکا بێ لە ئینتەر میلان بێتەوە زۆر بە کوتی لە ماوەیە خولەکە حەزم کرد بۆسوونێک لەسەر ئەو یاریە گرنگەوەی وەرگرم کە دیارە بینەرێکی یەجگار زۆری هەیە لەسەر تەرەسەری جیهان وەڵای خولی ئیتالی دەتوانم بڵێم ئێستا لەبەرەوەی کە تیپەکان ئاستان لێکە و نزیکە دەتوانم بڵێم کە لە خولە خۆشەکان و هاندەرانیش تێژێکی تایبەتی لێوەردەگرن بە تایبەتی هاندەرانی سریایی کە هاندەرەی هەر تیپێکە پێشترەوەمان نەدەبینێ بۆیەوەی کە یۆڤانتۆس ئاستی زۆر بەرز بوو تیپەکانی کە ڕکابەری لە خوار یۆڤانتۆسیان دەکرد بەڵام ئێستا لە بۆ نزیک بوونەوەی ئاستیان ئێستا دەتوانم بڵێم خولی ئیتالی خولێکی یەکجار خۆشە و بەچێژە و پێم وایە ئەوەی ئێستا کە ئینتەر میلان جێبەجێی دەکا و ئەو پلانە یاریکردن بە تایبەتی لە ژێر سەرپەرشتی ئینزاگی دەتوانم بڵێم تیپێکە وای کردووە کە بڵین شخصیەتی یاخود کەسایەتی پاڵاوانبوونی تێدا بۆیە وای کردووە کە ئێستاش لە دێربی یعنی بۆچوونەکان بۆ بن کە ئینتەر میلان لە پێشەوە بێت کە یاریەکە بباتەوە لەگەڵەوەی کە میلان دەتوانم بڵێم بە کۆمەڵێک یاریزانی مام ناوەند ئاز مام ناوەند لەگەڵ تێکەڵکردنی ئەستێرا ینی وای کردووە کە تیپێکی تۆکمە دروست بێت بەڵام لە ڕووی یاریکردن و سیستەم یاریکردن و کەسایەتی ئینتەر میلان لە ئێستادا دەتوانم بڵێم باشترین تیپی ئیتالیا پێشنگ تۆ کۆتا کۆمێت لەسەر میلان من یەک دێڕوەڵامێمەوە چەنە لەوە محەممەد ئیبراهیم و بڕێرتانی گەرانیش بن دێربی تووڕێی میلان چەند خۆی تۆڕەکە بڕامانێ بیبات جوانە دەست خۆش سپاس بۆ داراوان حەمەل هەولێرەوە لەگەڵ مابووی سپاس بۆ کۆمنتە جوانەکانە سپاس بۆی کە کاتی خۆت بە خشێ گفتوگۆی دەرەوە یاریگا سپاس بۆ پێشان غەفور هاوڕێ و برای ئەزیز و خۆشەویستم سپاس بۆ هاوکارانی ئەزیزم لە کۆنتترۆل و کامێرەکە ماندوو بوون هیوادارم کە لە جێ ڕەزامەندی ئێوە بێ ئینشاڵڵا هەفتەی داهاتوو دێینەوە خزمەت خواتان لەگەڵ